بخیر بین بو قنصلخانه کمر اسلامی ایران. زور خوشحالیم از تشریف فرمایی شما. خوشبختانه هەفتەی ڕابردوو توانیمان دەرفەتێک بۆ ئێرانیەکانی نیشتەجێ و هەروەها ئەو گەشتیارانی کە لە هەرێمی کوردستانی عێراقدان بڕەخسێنن کە لەم هەڵبژاردنە چارەنووسسازەدا بەشداری بکەن. بە خۆشحاڵیەوە ڕایەگەێنم کە هاوشێوەی گەڕی یەکەمی هەڵبژاردنەکان ئەمڕۆ هەینی 5 تەمووز دەرفەتی چوونە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەموو ئێرانی عزیزەکان ڕەخسێنراوە. پرۆسەی دەنگدان لە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە بینای سەرکۆنسوڵگەری دەستی پێکردووە و تا کاتژمێر 6 ئێوارە دەخایەنێت و هاوکارانم ئامادەی پێشوازیکردنن لە هاونیشتمانی عزیزەکان کە دەنگەکانیان بخەنە ناو سندوقەکانی دەنگدانەوە. و هەروەها سندوقێکی دیکەی دەنگدان لە کاتژمێر 10 بەیانی تاکو 12 نیوەڕۆ لە بینای بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کەلار دانرێت و دەنگی ئێرانەکان وەرەگرێت. پێم خۆشە هەروەها ڕابگەێنم کە ئێرانیەکانی دانیشتووی کەرکووک دەتوانن لە شاری تازە لەوێ دەنگەکانی خۆیان بخەنە ناو سندوقەکانی دەنگدانەوە. بێگومان هەر کام لە کاندیدەکان دەربچێت پەیوەندی باش لەگەڵ دراوسەکانە کاری لە پێشینەیانە بێ و هەر کامیشان و پەرەپێدانی پەیوەندەکان لەگەڵ دراوسەکانە لە کارە لە پێشینەکانی ئەوانە بێت. ئێستا لە سەرەتای بەیانیان و تا ئێستاش ڕێژەی بەشداریکردن زۆر باش بووە و هیوادارین تا کۆتایی پرۆسەی دەنگدان ئێرانەکان بتوانن بێن و لێرە دەنگەکانی خۆیان بدەن. هەفتەی ڕابردوو ڕێژەی بەشداریکردن زۆر باش بوو، بەڵام لەبەرەوەی کە کۆمەڵێک لە هاونیشتمانی ئێرانیەکان لە هاتوچۆیان بۆ ئێران ئەکرێ ئەوەی هەفتەی پێشوو دەنگی دابێ سا لە ئێران بێەوە بە پێچەوانەوە و ئێمە هیوادارینەوە ئێرانیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانم دەرفەتی ئەوە بڕەخسێن و کە بێن لە دەنگدانە بەشداری. مشارکت فعالانه داشته باشید.